ماوەیە کە جموجۆری چەکدارانی داعش لە سنوورەکە زیادی کردووە، بەڵام هێزەکانی پێشمەرگە ڕێگا نادەن تیرۆرستان مەترسی بۆ سەر خاک و خەڵکی کوردستان دروست بکەن، بە تایبەتی بۆ دانیشتوانی قەزای خورمات و دەوروبەری. دوای شکست خواردنی داعش لە سنوورەکانی مووسڵ ئەو شوێنانە کە هەمووی کەوجێشی عێراق کۆنتڕۆڵێکی سا داعش جموجۆڕێکی کردو و پاشەکشیان کردو هاتنەتە سنوورەکانی ئێمە کە سنووری ئەم سنوورانی ئێمە کەوێتە سنووری زەرگە و چەنە شوێنێکی دەوری خودوس خورمات و اینجا ئێمە هێزی پێشمەرگەی کوردستان ئامادەین کە ئەوان هاتنە بە شێوەیەکی پارتیزانە و منتیقانەیانوێت چارەکی خۆیان بنوێنن، بەڵام وەکو ئێمە هێزی پێشمەرگە هەموو کاتێنە سڵمان لە هیچ شتیان نەکرێتەوە، هیچ دوژمنێک نەیتوانێت تا ئێستا زەفەرمان پێ بەرێ و بێتە سەر سەنگەرەکانی ئێمە هێزی پێشمەرگەین بەو ناوەی کە ناومان لێنراوە ئێمە پێشمەرگی خۆمان هەڵبژاردووە، ئێمە نە داعش و نە غێری داعش و نە تاریک پەرستان ناتوانن هیچ شتێ بەرامبەر ئێمە بکەن. ئێمە وەکو هێزەکانی پێشمەرگەی کوردستان وەکو بەرگری و فریاکەوتن لە سنووری حەمرین دووس خورمات و داعش بە ئەوەی کە شکستی خواردووە لە مووسڵ هەندێک گەڕاونەتەوە بۆ سنوورەکانی دەوری حەویجە ئەو ناوە. ئێرەوە لەم کەناڵە جوانەی ئێوە دڵنیایی ئەدەین بە خەڵکی کوردستان تا یەک پێشمەرگە مابێ دڵنیابن ئێوە ئازادن، بە ئازادی خۆتان ژیان بەرنەسەن. ئێمە سینگی خۆمان کردوەتە خەڵغان بۆ ئەوەی نیشتیمانەکەمان پارێزین و خەڵکی نەتەوەی خۆمان پارێزین. فەرماندەکانی پێشمەرگە بە پشتبەستن بە زانیاری و هەواڵگری خۆیان ئامادە کردووە بۆ شکستێنانی پلانەکانی داعش، چونکە بەشێک لە تیرۆرستانی داعش لە دوای لە دەستدانی ناوچەکەیانیان ڕویان کردووە دە سنوورەکە و ئەنجامدانی ئەم کردەوە تیرۆرستانە نیشانەی لاوازی تیرۆرستانی داعشە و پێشمەرگە و فەرماندەکان چاوکراون و سەنگەرەکانیان تند و تۆڵ کردووە. لە دوای شکست خواردنی داعش لە مووسڵ و منتیقەی مووسڵ و ئەوانە داعش وردەوردا بەرەو حەویجە و لە حەویجەوە بەرەو سەنگەرەکانی هێزی پێشمەرگە لە منتیقەی کەرکووک و دەعقوق و تووس خورمات و بەرەو ئەو شوێنانە دێن. دیارە فەراغێک شتێکە بینەوە بۆ ئەوەی کە بتوانن بیان جار هەیە دێنتەقە لە هێزی پێشمەرگە ئاکەن و بەڵام شکستیان خواردیە و هەمیشە شکستە خۆن و ناتوانن بە هیچ شێوەیەک لێرە نزیک بنەوە لە سەنگەرەکانی هێزی پێشمەرگە. ناوچەی زەرگە و میحوەری خورمات و بەگشتی ناوچەیەکی گرنگە، هەر بۆیە چەند جارێک تیرۆرستان پەلاماری ناوچەکەیان داوە، بەڵام پێشمەرگەی کوردستان لە دوای هەڵهاتنی سوپای عێراق توانی تیرۆرستان لە ناوچەکە دوور بخاتەوە و ژیان بۆ هەموو پێکاتەکان دابین بکات. هاوکار حەسەن، گەلی کوردستان، سەنگەرەکانی هێزی پێشمەرگە لە سنووری خورمات و